لە نێوان هەرچەند ڕۆژێک لەسەر تەلارە بەرزەکان و ئەم پردانە دیاردەیەکی خۆکوژی ڕادەگەیەنرێ. لەم ڕوانگەیەوە کۆمسیۆنی باڵای مافی مرۆڤ لە عێراق ڕۆژانە کۆڕ و سمیناری جیاجیا بۆ هاوڵاتیان ساز دەدا بۆ ئەوەی ئاستی ڕۆشنبیریان بەرز بکاتەوە و لە کاری خۆکوژی بە دووریان بخاتەوە و بەپێی ئاماری کۆمسیۆنی باڵا لە 2 مانگی ڕابردوو تاکو ئێستا زیاتر لە 130 گەنج خۆیان کوشتووە و دانی تریش ڕزگار کراون. کۆمیسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ لەم دواییەدا سەبارەت بە زیادبوونی دیاردەی خۆکوژی لە گشت پارێزگاکانی عێراق تۆمارێکی هەیە. بەپێی ئەو ئامارە گەیشتوتە زیاتر لە 132 کەیسی خۆکوشتن. ئەم دیاردەیە هەڕەشە لە کۆمەڵگەی عێراقی دەکات. مامۆستایەکی دەروونناسی دەیان هۆکارمان بۆ دەخاتە ڕوو کە ئەمەش بە مەترسیەکی گەورە لەسەر کۆمەڵگای عێراقی لە قەڵەم دەدا. دیاردەی خۆکوژی لە نێو گەنجان بە ڕێژەی لە 175 بەرز بۆتەوە. هۆکارەکانیشی بریتین لە خەمۆشی و لاوازی و کەم و کوڕی ئاسایشی و دارایی و کۆمەڵایەتی هەروەها چەوسانەوە و پشتگوێ خستن و نەبوونی هەلی کار. هەرچەندە حکوومەتی عێراق هێزی پۆلیس و دەستگا ئەمنیەکان لەسەر شەقام و پرد و شوێنە بەرزەکان بڵاو کردوتەوە، بەڵام تاکو ئێستا نەیتوانیوە کە ڕێگری لە خۆکوژان بکاتن. کۆمەڵناسانیش چارەسەری دیاردەی خۆکوشتن بە چەند هۆکارێک دەبەستنەوە. نەشر بڵاوکردنەوەی هوشیاری ڕۆشنبیری و وەرزشی و کردنەوەی دەرفەت بۆ چالاکیە هونەریەکان ئەم کێشەی پێویستی بە لێکۆڵینەوە و بوربوونەوەی زیاتر هەیە لەلایەن حکوومەتەوە. دیاردەی خۆکوشتن لە عێراق لە ژێر دەیان هۆکار بە مەترسی لە قەڵەم دەدرێ و حکوومەتی عێراقیش تاکو ئێستا نەهاتۆتە دەنگ کە چارەسەری ئەم دیاردەیە بکە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.